هەمیشە ئەمە پێی ئەوترێت تەقەدم و پێشکەوتن، پێی ئەوترێت شارستانیەتی نوێ. بە گۆرانی بێژەکان، بە لۆتیەکان، دەهۆڵ کوتەکان ئەمانە پێیان ئەوترێ هونەر و هونەرمەند، وەک بڵێ هونەر تەنها بریتی بێ لە گۆرانی، هەموو جیهەتەکانی هونەر فەرامۆشەکرێ، تەنها جیهەتی گۆرانی نەبێ ڕەنگ ئەدرێتەوە و پێی ئەوترێ هونەرمەند. ئافرەتی داوێن پیس و لەشفرۆش زۆر کات بەداخەوە ئەڵێم هەندێک بەدەستی ئەنقەز لەناو گۆڤارەکانە ئەنووسن، لەناو ڕۆژنامەکانە پێی ئەڵێن سۆزیانی، پێی ئەڵێن ڕوسپی. کام سۆز؟ سۆز و عەتفێک ئەو سۆزەیەکەوە سۆزێکی حەقیقی بێ. دیقەت بدە، هەموو ئەو ئافرەتێکەوە پێی ئەوترێ ئافرەتێکی سۆزیاری ئافرەتێکە پەشیمانە لە کردەی، ئەزانێت سۆزی بە درۆ ئەفەوتێنرێ، ئەخەڵەتێنرێ. جات خوا ئافرەتێک کە لەشفرۆش و داوێن پیس و بەرەڵا بێ پێی ئەوترێ ئافرەتێکی ڕوسپی، مەگەر شەیطان ئەم ناوەی خستە سەر زمان بۆ ئەوی جوانکاری بکە لە ناوەکانە، سەرنجی ڕاکێشێ بە ناوەکان بەرەو خراپە. حرمەت نەگرتنی دراوسێ و حساب بۆ نەکردنی و سجنکردنی و عەقڵی بلۆکی و بلۆ خستنە سەر یەک، ئەمە ناوی لێنرا شاری مۆدێرنە، شاری تەقەدم و پێشکەوتن، کاتێکەوە هیچ حرمەتێکی دراوسێ نەگیرێ، پرسێک بە دراوسێ نەگیرێ کە هەتاوی لێ مەنع ئەکرێ. لەوەش زیاتر ڕێزداری باوکەکان، ڕێزداری گەورەی ماڵ ناوی لێنرا پیاو سالاری، بەهۆی ئەم ناوەوە وردە وردە ئێمەیان دوور خستەوە لەو ئادابە جوانانەی کە لە ناو میلەتی کووردا چەندین ساڵە هەبوو. غەیری ئەمەش عائیلەکان پەرتەوازە بوون، تێک دران بە ناوی باوک سالاریەوە فێڵێکی گەورە لە ئێمە کرا.